بەڵێ سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی دەستگای میدیایی ستاندەر. ئەستا من لە ناو بازاڕی دۆلاری شاری هەولێرم. دیارە نرخی دۆلار بەردەوامە لە دابەزین بەرامبەر بەهای دینار و ئەوەی کە هەیە یەک دوو ڕۆژە بەرچاوەکرێت بە بەردەوامی نرخی دۆلار دابەزێت لە بەرامبەر دینار و بەهای دینار زیاتر بەرز دەبێت. ئەمڕۆ لەگەڵکردنەوەی بازار نرخی 800 دۆلارێک بە 136,750 بۆ 900 دینار بوو و دوێنێ نرخێکی لە نێوان 900 دینار بۆ 147,000 دینار بوو. ئەمە لە کاتێکدا لە مانگێک نرخی دۆلار زۆر بەرزتر بوو لەم ئاستا، بەڵام چاوەکان لەسەر ئەوە نەکە ئەم ماوەیە مەزەنداکرێت کە نرخی دۆلار بگات بە 140,000 دینار. من لەسەر بابەتەکەەوە ئەو پێشبینیانەی کە هەنە و ئەوەی کە ئەو دۆخە بەرەوکوێ چێت کەیفی خۆشناوم لەگەڵا ئەنجومەنی بازاڕەکە لەسەرەوە پرسیاری دەکەم کا کەیفی سڵاو لێبێت لەبارەی نرخی دۆلارەوە ئەم نرخە بەرەوکوێ چێت ئەم دابەزینە هەر بەردەوامە بێت. بەخێر بێن بەخۆی ینی حکوومەتی عراقی قراری داوە دۆلار دابەزینتن بەڕاستی ینی تۆ تەماشا دەکەی ڕۆژانە ینی بە حواڵە و بە نەغدی لە سەرەوەی 250 میلیۆن تەوزە دەکات، بەڵام ئەوڕۆ 251 میلیۆن تەوزە کردیە 6 میلیۆن نەغدیەکەی کەمە بەس حواڵەکە زۆرە بەڕاستی، یعنی دۆلارش زۆر لە بازار ئێستا هەیە، یعنی ئەگە دۆلار لە بازاری زۆر بوو خەڵک پێویستی هەندە پێی نییە، یعنی دۆلار زیاتر بیستا دینارەکە کەم بوویتەوە لە بازاری. بەڵام مشکلەکە چیە؟ تۆزێک بەغدا بەرزتر لێرە، بەغدا بە 147,300 لێرە بە 147 ینی 250-300 ناری فەرقە لەگە بەغدا. ئەو دیناری بەغدا و مووسڵوانە دێت ئێرە دۆلارەکە پێ دەکەنەوە سەحب دەکەن بۆی لە بەرەوەی دۆلار تەواو دانەبەزی، بەڵام ئەگەر لەوێش ئاین دۆلارێک وەکو ئێرە هەبیتن دۆلارەکە بە کامل ینی سەبر بەخۆی دێتە خوارێ. باشە مەزەندە دەکرێت و دۆلارە هەتا وەکو نرخەکەی چەمڕوە ئەنێک باس لەوە دەکەن کە دەگاتە 140,000 دینار 100 دۆلار بەرامبەر بەخۆی دێتە خوارێ، بەڵام ینی تۆزێک سەبری دەوێت بەڕاستی لەوانەیە 5 مانج کە 6 مانج کە چکە خرار هەیە، ینی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر ئەو نەفتەی بەخۆی بفرۆشیتەوە دۆلارەکەی بەخۆی بفرۆشی لە هەولێرەوانە دۆلار کاملی بەخۆی دێتە خوارێ. ئەگەر حکوومەت ینی عراق ڕزامەدا حکوومەتی هەرێمی کوردستان ینی نەفتەکەی بەخۆی بفرۆشی، ئەگەر نەفتەکەی بەخۆی بفرۆشی دۆلارەکە بەخۆی نەفتەکەی بە دۆلار دەفرۆشی دۆلارەکە دێتەوە ناو بازاری لە بۆ موچەوانە بەخۆی دەفرۆشی دۆلارەکەش تەرکیزیان دەبێت، چکە بەخۆ دەزانی ئێستا هەولێر ئەمانەتە، بەڕاستی هەولێر شوێنێکی ئەمانەتە، هەموو معاملەکانی ینی عراق بەشی زۆری لە هەولێر دەکرێت. بەڕاستی مادەم ئەمانەتە بەکەیف خۆت بازارێکی حڕە، ینی خەڵک بەکەیف خۆتی دۆلار دەکری دەفرۆشیتن شوێنێکی حڕە وەکو بەغداوانە نییە بەدزی دۆلاری بفرۆشت و بکڕنەوە، بەڵام هەولێر شوێنێکی ئەمانە. باشە دەمێکە بانقی ناوەندی باز لەوە دەکا کە دەستیان بەڕێکار کردووە بۆ دابەزاندنی بەهای دۆلار و بەرزکردنەوەی دینار و دەبێکە یعنی باز لەو بانگشانە دەکرێت بۆ چێتاوەکو ئێستا بە حەقیقی نرخی دۆلار دانەبەزیوە بەرامبەر بە دینار. خۆی ئەزین چۆنە حکوومەتی عراقی هەندێک پارەی بانقەکان قەردارە، ئەس دێگە پارەی بانقەکان تەواو بداتەوە هەنجی لەوان تەرکیزیان بەخۆی دۆلارەکە بێت خوارێ، هەتا پارەی بۆ بانقانە تەواو صاف کاتن. ئێستا تو جەناب دەگە قەرداربی یعنی ئەگە قەرداربی مەجبور هەتا پارەکەی دێوە هەنجی ئەگەر خۆت گرتەوە پارێک زۆر دەکەن بەکەیف خۆت سەرف دەکەی ها، بەڵام ئەگە قەرداربی ناتوانانی بەکەیف خۆت سەرف بکەی دەتوانی بە قەردەکەی بدەی. وەڵام حکوومەتی عێراقیشەوەیە پارەی هەندێک بانقی قەردار ئەگە پارەکەی وانی بداتەوە هەنجی ئینشاءڵڵا تەرکیزیان بخۆی وەرەقە ڕۆژ بە ڕۆژ دێتە خوارێ. ساوەڕوان دەکرێەوەی کە وەکو باسیشت کرد 5-6 مانگێکی دیکار بە تەواوەتی نرخی دۆلار دابەزێ بەرامبەر بە دینار. ئینشاءڵڵا ئەگەر هیچ لە عێراق ڕوو نەداتن، چکە خۆت زانی عێراقیش جێ ئەمان نییە، ینی ڕۆژ تووشی درۆنی دەبی، تووشی 1000 کارسات دەبیتن، ینی میلیشیایەتکەی لێیە لەبەرەوەی عێراق ئەمین ئەگەر عێراق ینی لەبەر سیاسی توانێ مستەقر بیتن ئینشاءڵڵا وەرەقە بلۆ 6 مانج کە لەوانێ بیتە 140,000 ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ کەیفی خۆشناوەوەی کە گوێتان لێ بوو وتەکانی کەیفی خۆشناو ئەنجومەنی بازاڕی دۆلارەکەی شاری هەولێرە لەبارەی ئەو دابەزینەی کە دۆلار دەستی پێکردو بەرامبەر بە دینار و بەردەوامێتی ئەوەی کە هەیە ئەو باسی لەوە کرد کە نرخی دۆلار بەپێی مەزندەکانی ئەوان بەردەوام دەبێت لە دابەزین بەرامبەر بە دینار و هەموو ئەگەرەکان ینی زۆر ئەگەر چەند ڕۆژێکە باز لەوە دەکەن کە نرخی دۆلار دێتە سەر 140,000 دینار بەرامبەر 800 دۆلارێک ئەوەی کە هەیە، بەڵام ئەوە باز لەوە کرد 500 تا وەکو 6 مانگێکی ئەوێت
دەمێکی شەب بانقی ناوەندی دەستی بەڕێکارەکانی کردووە بۆ دابەزاندنی نرخی دۆلار لە بەرامبەر دینار و بەرزکردنەوەی بەهای دینار، بەڵام هەر جارێک لەگەڵ دابەزینی بەهای دۆلار واتە بەرزبوونەوەی نرخی دینار لەگەڵ ڕوودانی هەر کێشەیەکی سیاسی و تەنگەژەیەکی سیاسی لە ناو عێراقدا وا دەکات دووبارە نرخی دۆلار بە قیمەتتر بێت لە دینارەوە و بەرزبوونەوەی بەهای دینارەی کە هەیە ڕوویەدا دووبارە لە دەستی بداتەوە. وەکو کەیفی خۆشناویش باسی کرد، ئەگەر بێت و هیچ کێشەیەک یان هیچ تەنگەژەیەکی سیاسی دووبارە ڕوونەدا لە عێراقەوە مەزنداکەن لە ماوەی 6 مانگێکی دیکەدا تەنانەت نرخی دۆلار بێتە سەر 140,000 دینار. ئێستا ئەوەی کە منەی بینم لەناو بازاڕی دۆلارەکە بۆ هۆی ئەو دابەزینەوەی کە هەیە لێرەدا، یعنی قەرەباڵغیەکی زۆر بەناو بازارەکەەوە دیارە، هاوڵاتیان دێن دۆلارەکانیان ئەفرۆشنەوە هەیە ئەیکڕێتەوە، ئیتر هەر کەسە بە پێی مەزندەی خۆی کاری لێەکە، بەڵام قەرەباڵغیەکی زۆر هەیە لێرە لەناو بازاڕی دۆلارەکەی شاری هەولێر و هاوڵاتیان چاویان لەسەر نرخی دۆلارە بە بەردەوامی.